لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان خۆی قەیرانی دارایی هەیە، بەڵام پێدەچێت دۆسیەکەی دانەغاز و هاوبەشەکانی ئەوەندەی تر قەیرانەکە قوڵتر بکاتەوە. بەپێی بڕیارەکەی دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی لەندەن، پێویستە حکوومەتی هەرێم لە ماوەی 28 ڕۆژدا بڕی 1 ملیار و 980 میلیۆن دۆلار بدات بە دانەغاز و هاوبەشەکانی کە موچەی 3 مانگی فەرمانبەرانی هەرێم دەکات. بەپێی بڕیارەکەی دادگا ئەگەر حکوومەتی هەرێم لەو ماوەی دیاریکراوەدا بڕەپارەکە نەدات بە دانەغاز، ئەوە لەلایەن بانکی نێودەوڵەتیەوە پارەی فرۆشتنی نەوتی هەرێم دەستی بەسەردا دەگیرێت تا قەرەبووەکەی دانەغاز کۆتایی دێت. بەپێی بەدواداچوونەکانی NRT بەهۆی ئەوەی پارەی نەوتی هەرێم دەچێتە بانکی نێودەوڵەتیەوە، بۆیە حکوومەتی هەرێم ناتوانێت پارەکە نەدات بە کۆمپانیاکە. کۆمپانیای دانەغاز گەورەترین و یەکەم کۆمپانیای ناوچەیی کەرتی تایبەتە کە لە بواری غازی سروشتیدا و لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقادا کار دەکات و لە ساڵی 2005دا لەلایەن 300 کەسایەتی دیاری وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەنداوەوە دامەزراو. بارەگا سەرەکیەکەشی لە ئیماراتە. لە ساڵی 2010دا حکوومەتی هەرێم بە پێی گرێبەستێک مافی کارکردنی لە کێڵگەی کۆرمۆر و چەمچەماڵ بە کۆمپانیەکەدا بۆ ماوەی 25 ساڵ کە لە ساڵی 2032دا کۆتایی دێت کە هەرێک لە کۆمپانیای OMV نەمساوی و MOL هەنگاری لە سەدا 10 پشکی کارکردنیان تیادا وەرگرتووە و تا ئێستا کارەکانی بەردەوامە. کێشەکانی حکوومەتی هەرێم و دانەغاز هەر لەو ساڵەوە بەهۆی خەرجنەکردنی ئەو پسوڵانەی کە تایبەتن بە بەرهەمهێنانی غازی شل دروست بوو. بەڵام لە ساڵی 2013دا دانەغاز دۆسیەکەی بردە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی لە بەریتانیا. بەوتەی بەرپرسێکی کۆمپانیای دانەغاز تا ئێستا کۆمپانیەکەیان ملیارێک و 200 میلیۆن دۆلاری لە کێڵگەکانی غازی سروشتی کۆرمۆر و چەمچەماڵ و میراندا خرج کردووە و نزیکەی 150 میلیۆن بەرمیل غازی شلی بەرهەمهێناوە. وتیشی ئەگەر حکوومەتی هەرێم پابەندی گرێبەستەکەی نێوانیان نەبێت، ئەوە لە ساڵی 2016دا جارێکی تر لە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی لە لەندەن داوای قەرەبووی زیاتر دەکاتەوە بەهۆی دواخستنی پرۆژەکانی لە پێشخستنی کێڵگە غازیەکان لە هەرێمی کوردستاندا کە بڕەکەی نزیکەی 3 ملیار دۆلارە. برنەوەی ئەم دۆسیەیە لە کاتێکدایە کە پێشتریش کۆمپانیای دانەغاز لە ساڵی 2009دا دۆسیەکی لە کۆماری ئیسلامی ئێران بردوتەوە کە گرێبەستێکی لەگەڵدا ئیمزا کردبوو تا ڕۆژانە نزیکەی 600 میلیۆن پێسێجا غازی سروشتی بۆ هەنار دەبکات. بەڵام بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتی جیهانیەوە ئێران لە گرێبەستەکەی پاشگەز بووە و داوای کردبوو پێداچوونەوە بە گرێبەستەکەدا بکرێت. لە بەرامبەردا دانەغاز دۆسیەکەی بردە دادگای ناوبژیوانی نێودەوڵەتی لە بەریتانیا و ئێران ناچار کرا قەرەبووی 18 ملیار دۆلار بداتە دانەغاز. هەروە دانەغاز لە ساڵی ڕابردوودا لەگەڵ حکوومەتی میسریشدا کێشێکی هاوشێوەی دۆسیەکەی هەرێم هەبوو کە دوجار ئەویش بە قازانجی کۆمپانیاکە دۆسیەکە یەکلایی کرایەوە بڕی 280 میلیۆن دۆلار وەک شایستەی دارایی دەرهێنانی غازی سروشتی لە میسر وەرگرتەوە کە بۆ ماوەیەک دواکەوتە بوو. دەرکردنی ئەو بڕیاری دادگای لەندەن لە دوای ڕۆژێک دێت لە سەردانی بارزانی بۆ وڵاتانی ناوچەی کەندا و کە ئیمارات یەکێک لە وڵاتانە بووە و بەوتەی چاودێران پێدەچێت پەیوەندی بۆ پرسەوە هەبوو بێت. کاروان شێخ محسین NRT